لە نێو ستۆدیۆ میوانێکم لەگەڵدایە کە ئەویش بەڕێز دکتۆر بەختیار ببێت سەرۆکی لیژنەی ئامادەکاری داهێنەرانی ئایندە بەخێر بێ بۆ ستۆدیەکانی کورسات. لەو پرسیارەوە دەست پێکەم چۆن بوو بیرتان لەمە کردەوە؟ هەستان کرد کە بۆشاییەک هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە؟ سەرەتا سپاس بۆ میوانداری بەڕێزت و جێگەی دەستخۆشیە کە بە گرنگی ئەوڕوانە ئەم چالاکیە گرنگە ئەوەی وای لێکردین کە بیر لە بیرۆکەی ئەم چالاکیە بکەینەوە یاخود ئەم پرۆژەیە بکەینەوە، ئەویش بوونی ڕێژەیەکی زۆر لە خوێندکاری داهێنەر. ئێمە پێش 2 ساڵەمەوە پێشتر فێستیڤالێکمان کرد بە هەماهەنگی ڕێکخراوی ئین سلێمانی، تیایدا چەندین پرۆژە خرانە ڕوو. لە نێو ئەو پرۆژانەیە پرۆژەی زۆر داهێنەرانەی تیابوو و لە نێو ئەو خوێندکارانەی کۆپرۆژەیان پێشکەش کرد. دوجار لە چەندین چێبڕچی نێوخۆیی عێراق و دەرەوەی عێراقیش توانرا چێبڕچێ بکەن لەسەر ئاستی پرۆژەکانی هەموو عێراق و دەرەوەی عێراق خەڵاتی باش بەدەست بێنن. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە وەکو تەقلیدی نەبێت چیتر زانکۆکان فستیڤال بکاو نمایشی پرۆژەکانیان بکات و خەڵکانێک یاخود خوێندکار و مامۆستا و خەڵکێکش لە دەرەوەی زانکۆ بێن بەس سیرکردن و تەماشاکردنی پرۆژەکان بێ. ئێمە بیرمان لەوە کردەوە جیاواز لە هەموو زانکۆیەک و ناوەندێکی تر بیر لەوە بکەینەوە ئەم بیرۆکە داهێنەرانەی خوێندکار بیکین بە پرۆژەیەکی واقعی و خوێندکار هان بین و دەرچوەکانمان هان بین بتوانن بیرۆکەی داهێنەرانەیان بکەوێن نەکار و پرۆژەی لێبەرهەم بێنن. ئەمە خاڵی سەرەکی ئێمە بوو کە چیتر ئێمە دەستبەرداری دەرچوەکانیشمان نەبین کە تەواویان کردووە و هەلی کاریان نییە و خوێندکارەکانمان ئێستا لە نێو زانکۆیان بتوانین دەستگیرۆییان بکەین ببین بە پردی پەیوەندی لە نێوان ئەو شوێنانەی کە گرنگی بە پرۆژە ئەدەن یا بە بیرۆکەی پرۆژە ئەدەن و ئەو کەسانی کە خاوەن بیرۆکی داهێنەرانن ببین بە پردی پەیوەندی لە نێوان. واتە ئێوە لە زانکۆ هەستان بۆ کرۆ گەنجێکی زۆری داهێنەرمان هەیە و بیرۆکەشیان هەیە و دەتانەوێت دەستگیرۆیی بکەن لە دوای زانکۆش. ئەرکی زانکۆ لەو شوێنەیە تەواو نابێت کە ئەم کەسە تەخەڕوجەکە و دەرەچێ و تەواو دواتر دەکرێت لە ڕێ ئەم پرۆژەوە بێتە ناوە. بەڵام کاتێک من سەرێکی وێبسایتی پرۆژەکەم کرد کاتی پێشکەشکردن لە 25 مانگدا کۆتایی هاتووە، واتە دەرگاکە داخراوە؟ دەرگاکە داخراوە بە فەرمی، بەڵام لەبەر زۆری داواکاری تاوەکو 1/6 درێژمان کردوێتەوە. ئەم شەو لە هەر لە ماڵپەڕەکەەوە ئاگادارەکەینەوە چونکە لە نێوان 1/6 بۆ 6 پەسەندکردنی بیرۆکەکانەوانەی کە بیرۆکەکانیان داهێنەرانەیە یاخود شیاوی ئەوەن پرۆژەی لێ دروست بکرێت پەسەندکردنیان بۆ ئەگەڕێتەوە تا گوڵبژێریی ئەکەن گوڵبژێریەکێت لەلایەن لیژنەیەکی ترەوە هاوشان لەگەڵ لیژنەی ئامادەکار لیژنەیەکی ترمان هەیە لیژنەی باڵای هەڵسەنگاندنی پرۆژەکانە. ئەمان بیرۆکەکان هەڵەسەنگێنن لە پسپۆڕی جیاوازەکانی نێو زانکۆن پسپۆڕەکان کە مامۆستان لە نێو ئەو لیژنەیەدا هەڵسەنگاندنێک بۆ بیرۆکەکانەکەن. دوجار بیرۆکەکان ئەوانەی کە پەسەند دەکرێت ماوەی مانگێک بۆ مانگونیەکیانە دەرێتێک کە بیکەن بە پرۆژە و مۆدیێڵی پرۆژەکانیان بێنن بۆ لیژنەی ئامادەکار. بەڵێ تاوەکو ئێستا هیچ داتایەکەیەک چەند کەس پێشکەشی کرد؟ ئەوەی زۆر جێی خۆشحاڵیە، یعنی تاوەکو پێرێ زیاد لە 60 بیرۆکەی پرۆژە هاتووە و هەمووشی بیرۆکەی زۆر داهێنەرانن. ئەوەی زۆر دڵخۆشی منەکات لە نێو زانکۆکانماندا گرنگی بەکاری تیمۆرکە درێ، بۆیە ئێمە لێرەیە قەتیسمان نەکردووە تەنها تاک بێ تومانە با بە کاری گروپ ژوەوە لەو ئێمە زۆر جەخت لەواکەینەوە بە کاری پێکەوەی و بە تیم ئەم پرۆژانە جێبەجێ بکرێ. خۆشبەختانەوە بەشێکی زۆرە. خاڵێکی تری پۆزتیفی ئەمە ئەوژەوەیە لە سەرجەم شارەکانی کوردستان و بیرۆکەمان بۆ هاتووە هەر لە دووەکەوە تاوەکو خانەقین قەتیز نەکراوە تەنها بۆ سنووری سلێمان. نەخێر سەرەتایی دەستپێکی ئەم پرۆژەیە لەگەڵ هاوبەشەکانمان لە زانکۆی جیهان سلێمانی و کۆمەڵی خوێندکارانی کوردستان یەکەم بیرۆکەمان ئەوە بوو کە ئێمە پرۆژە بۆ بەتەنها بیرۆکەی پرۆژە لە سلێمانیا وەرنەگرین. ئێمە مڵشی بەتەنها سلێمانی نییە ئەم پرۆژەیە هی هەموو کوردستانە، بەڵکو داوامان کردووە ئەگەر ڕوانی بێتە ماڵپەڕەکە بە ئینگلیزیش هەیە بە پەیاممان بە عەرەبیش ناردووە. بۆیە لە هەندێک شاری باشووری عێراقیشەوە بیرۆکەی پرۆژە هاتووە کە جێی دەستخۆشیە، ینی بتوانین بەڵام وەکو سلێمانی ئەبێتە سەنتەری کۆکردنەوەی بیرۆکە چاکانە. بێگومان سلێمانی ئەبێتە سەنتەری کۆکردنەوەی بیرۆکەکانی هەموو هەرێمی کوردستان و شارەکانی تری عێراق و سلێمانی ئەبێتە سەنتەری گەیاندنی خاوەن بیرۆکەکان بە ئەو خاوەندارێتیانەی کە خاوەندارێتی پرۆژەکانەکەن بۆ
دەرچوونی بیرۆکە لە بیرۆکەوە بۆ پرۆژەیەکی واقعی. سەبارەت بە لایەنی بەرامبەر کە ئەو کەسانن دەستگیرۆیی ئەم گەنجانەکەن ڕەنگە ئەم بیرۆکانە پێویستی بە فەند بێ بەشێکی پێویستی بە ڕاهێنان بێت لە بەرامبەرە کێ هاتوۆتە پێشتای وەکو ئێستا؟ ئێمە طبعاً بە خۆشحاڵیەوە چەندین کۆمپانیا و ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی ئامادەییان نیشان داوە هەڵسەنگاندن بۆ بیرۆکەکان بکەن و بیرۆکەکان تەبەنی بکەن بکرێ بە پرۆژە. ئێمە بە چەند تەوەرێک پرۆژەکان هەڵسەنگاندنی بۆ ئەکەین. گرنگترینیان ئەوەیە ئەو پرۆژانەی کە بە تەواوەتی داهێنەرانن و شایستەی ئەوەن ببن بە پرۆژە و لە واقعدا جێبەجێ ئەکرێ و دەگمەن بن زۆ گرنگە بەڕاستی خەڵکی تریش بکەوێنێتە سەرکار ئەمانە فەند دەکرێن و لەلایەن ئەو کۆمپانیانەوە کە گرنگی بەم بابەتادەن پرۆژەکانیان تەبەنی ئەکرێ. بەشێکی ترمان ئەوەیە کە کۆمەڵێک لەو خوێندکار و دەرچوانەی کە پرۆژەکانیان جێی سەرنجی لایەنەکانی تر ئەبن ئێمە بتوانین خولیان بۆ ئامادە ئەکەین لە چوارچێوەی ئەم چالاکیە خولەکان چ لە ناوخۆ بێت چ لە دەروی وڵات بێ و خاڵێکی تریش کۆمەڵی بیرۆکە ئێشیاوی ئەوەیە ئێمە بچینە کێبڕچی نێودەوڵەتیەوە پێوەی ئێمە بە هەماهنگگی لەگەڵ خاوەن بیرۆکەکانە داعم و سەپۆرتیانەکەین بۆی بچینە کێبڕچی نێودەوڵەتیەوە بەم بیرۆکانەوە. هیچ ژمارێک دیاری کراوە چەند بیرۆکە براوەی ئەوە ئەبێت کە هەڵبژێردرێ و گرنگی بە پرۆژەکەی بدرێ و جێبەجێکرێ؟ ئێمە سنوورێکتان دیاری ئێمە سنوورمان دیاری نەکردووە چاوەڕێی ئەوەی لیژنەی هەڵسەنگاندن گوڵبژێری ئەو بیرۆکانە بکە ئایا چەندی شیاون کە ئەم بیرۆکانە بیرۆکەی داهێنەرانن و ئەتوانن ببن بە پرۆژە دوای ئەوە بڕیارە دەین چەندیان فەند بکرێ لەسەر بنەمای ئەوەی کە چەند تەمویلی دارایی ئەم پرۆژانە ئاکرێ و چەندیان خولی ڕاهێنانیان بۆ بکرێتەوە بۆی دیڤیلۆپی ئەم بیرۆکانە بکرێ و چەندیان پێ بچینە شێبڕچەی نێودەوڵەتیەوە بۆیە دوای هەڵسەنگێنەران دوای بڕیاری لیژنەی باڵای هەڵسەنگاندن ئەو قۆناغە دەست پێەکا. تەواوی قۆناغەکە چەندێک دەخایەنێ کەی کۆتا قۆناغە؟ کۆتا قۆناغ ئێمە بەپێ ئەو سکێچوەڵی کە دامان ناوە دەی شەش بڕیار لەسەر پەسەندکردنی بیرۆکەکانە دەین لە نێوان دەی شەش یەک مانگمۆڵەتمان ناوە بۆ دەی حەوت کە مۆدیوڵی یان مۆدێلی پرۆژەکان وەربگرین لە نێوان دەی حەوت کە مۆدیلەکانمان وەرگرت جاریشکای نێرینەوە بۆ هەڵسەنگاندن لە نێوان دەی حەوت بۆ کۆتایی مانگیێشت پلانمان وایە لە کۆتایی مانگی هەشت سەرەتای مانگی نۆ ئیڤێنتە گەورەکە ڕابگەێنین کە چەند پرۆژە تەمویلەکرێ فەند دەکرێت لەلایەن کۆمپانیا و ڕێکخراوەکانەوە و چەندین پرۆژەش و بیرۆکەش بە پۆستەر نمایشەکەین لەوانەیە ئەو کۆمپانیایانی کە لەو کاتەیە گرێ بەس لەگەڵ کۆمەڵێ خاوەن بیرۆکاکەن ئێمە ئیڤێنتەکەمان بۆ نییە تەنها خەڵک بێ سەیری بیرۆکەکان کە بەڵکو تارگێتمان ئەوەیە ئەوانەی کە مەبەستیانە ئینڤێستمنت کەن لە بواری بیرۆکەیە ئێمە ئەو خەڵکانە کۆ ئەەکەینەوە و بیرۆکەی گەنجەکانی کوردستانیان پێ نیشان بین کە بزانن و بیبینن کە لە کوردستانیشە خاوەن بیرۆکەی داهێنەرانە هەیە بەڕاست. ساڵانە بەردەوامە بێت ئەم پرۆژەیە یاخود تەنها یەک جارە و کۆتایی پێدێت؟ ئەجا ئەم پرسیارە 2 ساڵەم و پێشترش بۆ فیستیڤاڵی پێشووتر ئەم پرسیاریان لە من کرد نەخێرزان کۆ لەم جۆرە چالاکیانە بەردەوامە بێ و بۆ یەک جار نییە بەڵام گرنگیەوە نادەم بڵێم هەموو ساڵێکە کرێ بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبین بە زنجیرە بێ بەڵام بەپی ئەوەی کە بیرۆکەکان خاوەنی ئەو ینی شایستەی ئەوە بن بکرێن بە پرۆژە ئێمە 2 ساڵی ویزیا ساڵێکی ویز دەتوانین ساڵانە ئەوە ئەنجام بێ. بەڕێز دکتۆر بەختیار عوبێد سەرۆکی لیژنەی ئامادەکاری پرۆژەی داهێنەرانی ئایندە زۆر سپاس لەگەڵمان بوویت.